بەڕاشکاوی لەگەڵ ڕێبوار. بەڕێزانم کاتەوە و کاتێکی ژیانتان شادی و کامرانی بێت لە شوێنێک بینەریە من سڵاوی گەرمی کارمەندانی نارتان لێبێت. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی یەکێک لەو وەزارەتە گەورانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە دەتوانین بڵێن تا ڕادەیەکی زۆر کارەکانی پێوەستا بە بەشێکی فراوان لە چین و توێژەکانی ناو کۆمەڵگاوە. لە ڕابردوودا ئەدای ئەم وەزارەتە گلەی زۆری لەسەر بووە. قسەی زۆر لەسەردەوە دەکرێت کە لە نێو ئەم وەزارەتەدا پارەی زۆر بەهە دەردراوە. تەواوی ئەو چین و توێژانەی کە کاریان لای ئەم وەزارەت هەیە یەک بە دوای یەک گلەییان لەو خزمەت گوزاریانە هەیە کە لەم وەزارەتەدا پێشکەشیان دەکرێت. لە کابینەی هەشتەمدا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی درایە یەکگرتووی ئیسلامی کوردستان و ئەو حیزبەش محەممەد هاودیانی وەک وەزیری ئەو وەزارەتە دەستنیشان کرد. لە مەڵقەی بەرنامەی بەڕاشکاویدا لەگەڵ محەممەد هاودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ دەدەین لە کاتژمێری داهاتوودا قسە لەسەر ئەدای ئەم وەزارەتە و تەواوی ئەو گیر و گرفتانە بکەین کە لەم وەزارەتەدا قسەیان لەسەر دەکرێت. کاک محەممەد بەخێر بێت بۆ بەڕاشکاوی. ئەگەر لەماوەی یەک دەقیقە پێم بڵیت تازەترین پرۆژەی ئێوە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی چییە؟ ئەلبەتە ئێمە کۆمەڵە پرۆژەیەکی زۆرمان بوو پرۆژەی ئەلکترۆنی کردنی وەزارەت بۆی کە تەواوی وەزارەتەکەمان بە شێوازێکی سەردەمیانە مامەڵەیەکی ئەلکترۆنیانم کە لەگەڵ هەموو ئەو خەڵکانێک کە لە وەزارەتە. بەڵام پرۆژەکانی ترمان بوون بە تایبەتی ئێمە لە چونکە ئەم وەزارەتە سێ بواری سەرەکی بەخۆی دەبینێ بواری کار و دەستەبەری کۆمەڵایەتیە و بواری چاکسازیەکانە و بواری گەشەپێدان و چاودێری کۆمەڵایەتی. هەر بوارێک لەمانە کۆمەڵی پرۆژەی تایبەتی خۆی دەبێت. ئەو پرۆژانێک کە ئێمە ویستومانە جێبەجیانکەن پێویستی بە کۆمەڵی ئیمکانیاتی مالی بووە لەوانێ لە قۆناغەکانی داهاتوودا جێبەجێ بن. بەڵام ئەو کە ئێستا کارمان بە جدی لەسەر چاکسازیەکان کرد چونکە وەسەی چاکسازیەکانمان بینی چۆنە بۆ ئەمە بەستە پرۆتۆکۆڵێکمان لەگەڵ حکوومەتی سویدا و مۆر کرد و واشوو کردووە کە ئێستا سیستەمی ناو چاکسازیەکان بە شێوازێکی ستانداری دەوری کاریان لەسەر بکەین. هەڵبەتە پرۆژەکانی چاکسازیەکانی ناو وەزارەت ئێمە کۆمەڵە پرۆژەی چاکسازیمان لە ناو وەزارەتدا هەیە بە تایبەتی لە مەسەلەی فەرمانبەرانە کە ئێمە لە دیوانی وەزارەتدا دەستمان پێ کردو و کاتێک کە بینیمان خەڵکانێکان بە پلەی بەڕێوەبەریش دەمەزراون لە دیوانی وەزارەتن و دەوام ناکەن ئەوانەی کە پاش هۆشداری دانیان ئەوانە 18 کەس بوون لە دیوانی وەزارەت لە سەرجەم وەزارەتەکەی توە چەند کەس بوون کە معاشیان وەرگرتووەیان ناگرت. ئێمە جارێ لە دیوانی وەزارەتدا دەستمان پێ کردووە لە دیوانی وەزارەت 18 کەس بوو. ئەم 18 کەسە ئێمە هۆشداریمان کردن کە بگەڕێنەوە سەرکارەکەی خۆیان. سیانزەیان گەڕانەوە سەرکاری خۆیان و پێنجشمان کۆتامان بە واژوو هێنان و فەسڵمان کردن لە وەزارەت. باشە بۆ ئەوانی هەژدەیە ببوو لەو هەژدەیە پلەیان لە چیا بوو؟ پلەی زۆرە و زۆری تێدا هەر لە فەرچی بوو هەتا بەڕێوەبەریشی تێدا بوو. بەڕێوەبەری بەش بەڵێ گەڕاونەتەوە سەرکارەکانی خۆیان. بەڵێ گەڕانەوە سەرکارەکانی خۆیان لە وەزارەتە و ئەی باشە بیان و چی بۆ بۆی کە چەند ساڵە داوامیان نەکردووە و چێشان وەرگرتەوە؟ ئەمە پەیوەندی بێ منەوە نییە پێ ئەو کاتێ من دەست بەکار بەڵام تۆ وەزیری وەزارەتی لە ڕووی قانونیا خۆت دەزانە حاکم لەسەر بنەمای معلومە بڕیار نادا لەسەر بنەمای ئەدل لە بڕیار دەدا. من بینیومەکە کە کۆمەڵە خەڵکانێکن و ئەدلەی تەواویان لەسەر هەیە کە ئەمانە دەوام ناکەن لەبەرەوە بڕیارێکی یاساییمان لە بەپی ئیجراعاتی یاسایی وەزارەت وایە کە دەبێ هۆشداری بدرێ. باشە بەڵام ئەگەرەوە ینی فەرمانبەرێکی ئاسایی بووایە زۆر دەمێ بوو ناوێنەشی بڵاو ئەکرایەوانی و ئەوش بڵاوەکرایەوە کە لە ماوەی ئەو ماوەی داوامی نەکردو چەندێ موچەی وەرگرتو هەمووشی بۆ زەپ و تەقسیمەکرا و کە ئەمنەی وەرگرتو و داوامیشی نەکردو. ئێمە لە کاتی خۆی ڕامانگەیان و دامانە ڕاگەیانەکان کە ئەوەندە خەڵکە هەیە و دەوامی نەکردووە تێدایە بە پلەی بەڕێوبەرە و ئێمە هۆشداریەکانیشمان لە ڕێی ئاعلامە پێگەیاندونوە چونکە بەشێکیان شوێنەکانیان دیار نەبوو دواتر کە پێیان ڕاگەیاندرا بەشێکیان هاتنەوە کاریان کردو بەشێکشیان کۆتامان بە واژوێنان و هەر کاتێ ئجرائێکی یاسایی لەسەریان هەبێ ئەوە دەبێ ئیدعای عام دەست بە کارەکانی خۆی بکەن. باشە ئێوە دۆسیەکەتان بردوتە ئیدعای عام؟ ئەمە ئیدعای عام دەزانێت چونکە لەبەرەوەی ئێمە لە ڕاگەیاندنە ئاعلانمان کردووە.
ئەم بەسە بزانێت کە ئێوە لە ڕاگەاندن مافی ئەلانتان کردووە؟ مافی خۆیەتی کە ینی ئەرکی تۆ نیە وەکو وەزیرە و دۆسیە بەرز بکەیتەوە؟ ئەرکی منە کە نێڵم خەڵکێک هەبێ بندیوار بێ و ئەرکی منە بەپی ئجرائیەتی باشە چەند بندیواریتر لەناو وەزارەتەکەی تۆ هەیە؟ ئێمە ئێستا هەرچی فەرمانبەری وەزارەتە من دۆسیەکانم هێناوەتە لای خۆم و ناوەکانی هەموو فەرمانگەکانم وەرگرتووە. ئێمە بەشی پشکنێری ئامان هەیە، پشکنێری ئام کە بە پلەی بەڕێوەبەری گشتیە. بەشی پشکنینمان تەکلیف کردبووەوەی کەەوە بە دووەدا چوون بکە و لە ناکاو سەردانی هەموو فەرمانگەکانی وەزارەت بکە بۆەوەی کەەوە بۆی دەرکەوێت هەر کەسێ فەرمانبەری بندیوار بێ ئەوە یا دەبێت دەوام بکە یا خودت کۆتای بەڕاشەکەی. ئەگەر فەرمانبەرێکی بندیوارتان دۆزیێوانێ و لیژنەکەتان دۆزیەوە بەڵام کەسێکی حیزبی بوو لە بارگای من کەسێکم دۆزیەوە تۆ لە پلەیەکی بەرزی حزبی شەو بە پلەی بەڕێوەبەر دەوامی نەکردو بە فەرمانێکی وەزارەت و ئێستا فەرمانەکەم هەڵۆشاندوتەوە ئینزارم کردووە ئەگەر بۆ ماوەی یاسایی دەوام نەکە فەسڵی دەکەم. ماوەی یاسایی چەنە؟ مانگێکە. ئەی چەنە دەوام ناکە؟ ئەوە من ئێستا بە فەرمانێکی وەزاری ماوەی چەندێکە دەوام ناکە؟ ئەوە بۆت باز دەکەم کە فەرمانی وەزاری دەرچووە لە وەزارەتە کراوەتە تەفەڕوقی پێکراوە بۆ کارێکی حزبی. من ئەم فەرمانم هەڵۆشاندوتەوە و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران شملەیەک دارکردوێت. وەزیرەکەی پێشتەوە فەرمانی دەرکردووە هی پێش ئەویش ئەم فەرمانە لە سەرۆ بۆی هاتووە و ئەویش فەرمانی پێدەکردووە. ینی لە سەرۆکاتی ئەم وەزیری پێشەمەوە لە ساڵی 2009 بۆ وازان 2009 بەڵێ لە سەرولی شو بۆی هاتووە سەروی وەزیرەکەتی ئەنجومەنی وەزیرانەوە بۆی سەرۆ ئەنجومەنی وەزیرانی سەرۆکاتی هەرێمە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ینی سەرۆکی یان سەرۆک وەزیران خۆیەتی یان سەرۆکی دیوانە کە داوای لێ کردووە. من پەیوەندیم بەوە نییە چونکە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و لەگەڵ بەڕێوەبەری سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران قسەم کردووە دەڵ ئەمە یاسایی نی و دەبێت. تۆ دانە بە ژمارەکەیان نەناکە چەند مۆزەفی بندیوار لە ناو وەزارەتەکەی تو زانیاریەکەم لەلایە کە باز لەواکرێت تۆ ژمارەیەکە لەلایە بەڵام پێم وایە تا ئێستا نەو دەرکانەوە ئەو ترێت باسە لەوە کردو کە نزیکی 20,000 کەس بەسەر میلاکی ئەو وەزارەتە موچەی بندیوار وەرەگرن. ئەمە بوومرە ئەمە خاڵێکی ترە فەرمانبەری بندیوار زیاب بکەینەوە لە خەڵکانێک کە سوودمەندن لە وەزارەتی ئەمانەی بە سوودمەندن ئێمە لە چاودێری خێزانە 83,773 کەسمان هەیە. ئەوانەی سوودمەندن لە کەم ئەندامان ئێستا چونکە پێ ئەو کاتی من دەست بەکار بووم 111,000 بوو ئێستا 107,000 ینی ژمارەیەکمان لێکەم کردوتەوە وردەور لە خەریکی کەمکردنەوەی و تایبەت بە ئەو فەرمانبەر ئەو کەسانێک کە تۆ باسی دەکەی ئەمە سوودمەندە لە وەزارەت کە ژمارەکەشیان 23,000 کەسە. ئەمانە بەدەر لە ڕێبمایی و یاساکانە سوودمەند بوونەوە تا پێی دەوترێ موچەی تایبەت. ئەم موچەی تایبەتە وەکو فەرمانبەر دانەمەزراوە چکە بۆ فەرمانبەر تەدەڕۆجی وەزیفی هەیە ینی پلەی وەزیفیەکەی بەرەو پێش دەڕوە. فەرمانبەر خزمەتی بۆ هەژمار دەکرێت. فەرمانبەر دەتوانێت خانەنشین ببێ بەڵام ئەمانە خانەنشین نابن تەدەڕۆجی وەزیفیان نیە. ئەمانە ئەم حالەتان نانگرێتەوە کە خزمەتیان بۆ هەژمار بکرێت بەڵکو ئەمە کەسانێکە لەلایەن وەزارەتەوە یارمەتی دراوە بە ناوی موچەی تایبەت کە ژمارەیان 23,000 و ئێمە ئەم موچانشمان وەستاندەوە. باشە تۆ لە بەرنامەیەکای بە ناوی ڕاشکاوی ڕاشکاوانە پێم بڵێ ئەو موچەی تایبەتە کێ ساڵانێکی زۆرە باز لە موچەی تایبەت ئاکرێت خەڵکێکی زۆر جۆرە و زۆری تیە جۆرە و جۆر لە چ ئاستێکە لە مەبەستی تۆیە کە لە چە پارت و حزبێکن هەڵبەتە لە حزابی جۆرە و زۆر لەنا ئەم خەڵکە هەیە سوودمەند بووە بەڵام لەوانەیە ئێمە بەپێ یاسا و جرعاتی یاسایی مامەڵەیان لەگەڵ بکەین. هەر کەسێک کە یاسا و ڕێنماییەکانی وەزارەتی ئێمە بیگرێتەوە ئێمە کۆتا بە ئەم موچە تایبەتی دێنین و هەر کەسێک یاسا و ڕێنماییەکانی بە تایبەتی چاودێری خێزان بیگرێتەوە ئەوە دەچێتە نێوتۆڕی پاراستنی کۆمەڵایەتی. باشە موچەی تایبەت زیاتر لەم دەڤەرەی کە ئەو ساپی ئەوترا زەرد ژمارەیان زیاتریان لەو دەڤەرەی کە ئەو ساپی ئەوترا سەوز ئەم کێشەیە زیاتر تایبەت بەڵێ موچەی تایبەت دەزانم زیاتر لە دەڤەرەکەی سەوز بووە موچەی تایبەت ئەمیش بۆی کە کاتی خۆی ئەنجومەنی وەزیران هەبووە لەو دەڤەرە بە ناوی
ئەمە کە وەکو سیستەمێکی سۆشیال بە حسابی خۆیان مامەڵەیان کردووە داهێنانێکیان کردو موچەی تایبەتیان هێناوەتە ئاراوە بەڵام دوایی گۆڕانکردن لە سیستەمی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی هاتۆتە ئاراوە تەکیفی یاسایی بۆ ئەم موچەی تایبەتیە نەماوە نیان کردو هەروەکو خۆیان هێشتۆتەوە بەڵام بەپێی یا کاتێک کە سیستەم دەبێ ئەم موچێلا برێ و بچێتە ناو تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی کەچی لە پێش خۆم ئەم کارە نەکراوە یعنی بنەماکەی بەوە دەگەڕێتەوە کاتێکە ئەنجومەنی وەزیرانێکە بۆ لە سلێمانی و ئەنجومەنی وەزیرانێکە بۆ لە هەولێر ئەنجومەنی وەزیرانی سلێمانی بەناوی جۆرێک لە سیستەمی سۆشیال موچەی تایبەتیان داهێناوە دواتر نەگواستراوەتەوە سەر سیستەمە تازەکە و تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی سەر سیستمە تازەکە یانەی بڕیت من ئەمە دێم هەر کەسێ سیستەم و مەرجەکانی چاودێری خێزان شمولی بکە واتە بیگرێتەوە دێتە ناو چاودێری خێزان هەر کەسێ نەیگرێتەوە دەبڕدرێت لەبەر ئەوەی گەر هەمووی گرتەوە هەمووی دەبڕێت چونکە لەبەرەوەی ئەمە پەیوەندی بە هیچ ڕێیاسا هەمووی مەرجەکان گرتەوە هەمویان نەخێتە ناو سیستمە تازە ئەمە مافێکی هەموو هاوڵاتیەکە ئەگەر بێت و هەر هاوڵاتیەک سیستەمی تازە مەرجەکانی تازە بیگرێتەوە هەر هاوڵاتیەکی نیشتە جێ هەرێمی کوردستان بۆ هەیە سوودمان بێ لەم وەزارەتە بەبێت جیاکاری ئێمە دەبێت دادپەروەرانە مامەڵە لەگەڵ ئەمانە بکەین و یاساکان و سیستەمەکان تەنفیز بکەین لەبەر ئەوە پەیوەندێکی ڕاستەخۆ بەمەوە هەیە باشە بەڵام باسی ئەوە ئەکرێت کە زیاتر لە ساڵێکە ناوی کۆمەڵێک لە لەوانەی کە موچی چاودێری خێزان ئەیانگرێتەوە هاتۆتە وەزارەتەکەی تۆ تا ئێستا ناوەکانیان نەگەڕاوەتەوە موافقەی لەسەر ناکراوە ئەگەر مافی خۆیانە بۆ ئەوانش موافقەکان لەسەر ناکرێت ئەمە چۆنە ئێمە وەکو وەزارەت دابینکردنی پارەکە لە لایەن وەزارەتی داراییەوە دەبێت ئێمە وەکو وەزارەت هەر کەسێک کە سیستەم و یاساکە بیگرێتەوە ڕاستەخۆ بۆ وەزارەتی دارایی دەینێرین وە تەکیدشی لێ دەکەینەوە و بەدواتە چوونشی بۆ دەکەین بۆی کەەوە بیانگرێتەوە بەشێکی لەوانەیە کە ئەوەی نەگەڕا بێتەوە بۆ قەیرانی داراییەکە بگەڕێتەوە ئەگەرنا بەپێی یاسا و سیستەم دەبێت ئەمانە سوودمەند بن و وەزارەتی دارایی پارەیان بۆ دابین بکە باشە باسە لەوە کردکەوت موچەی تایبەت زیاتر لۆ دەڤرە بۆ کاڵ ساپێوترا دەڤەری سەوس بەناوی موچەی تایبەت لە دەڤەری زەرد بەناوی چیەوەیە کاتی خۆی بووە جۆرێک لە موچە بەڵام ڕاستەوخۆ دوای پەسەندکردنی سیستەمەکە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ئەو خەڵکانە بەپێی سیستەمی تازەی چاودێری خێزان چوونەتە ناو چاودێری خێزان و ئەوانەی کە گرتوویەتەوە چوونەتە ناو چاودێری خێزان و ئەوانەی نەگرتووەتەوە من چونکە ئەو کاتە ئاگادار نەبوومە چۆن مامەڵەی لەگەڵ کراوە هەر ئەوە شەوای کردووە کە ئێمە ئێستا لژنەی بەشی پشکنینی وەزارەتمان بە دوواداچوون دەکات بۆ هەموو ئەو خەڵکانێک کە سوودمەند بن لە سوودمەندن لە تۆڕی پاراستنی خێزان واتە چاودێری خێزان واتە ئەو موچێکە لە چاودێری خێزان وەردەگرن هەموو ئەو خەڵکانە یەکەیەکە ببینن بۆ ئەوەی هەر کەسێک مەرجەکان نەیگرێتەوە موچەکەی ببڕێن باشە بەڵام ئەوت پێنەوتم کە لێرە بە چ ناوێک بۆ دەڵێ موچی تایبەت بۆ لێرە چی بۆ من ئەو کاتە نازانم بەڵام ئەوەی کە ئێستا لە بەردەستی ئێمەیە ئەوە کە هاتووە ڕاستەخۆ لە ڕێی سیستەمی چاودێری خێزانەوە سوودمەند بووە لەم دەفرە ڕاستەخۆ چۆتەنە ئەوە چۆتنەوە سیستمەوە ئەشۆن تۆ بە دۆسیەکانی ساڵانی ڕابردووە نەچوویتەوە بزانی بەناوی چی و ئێستا ئێمە پێداچوون نه ئێمە چی دەکەین ئێمە سیستەم و یاسامان هەیە ئەرکی وەزارەتی ئێمەش جێبەجێکردن و تەنفیزکردنی سیستەم و یاساکانە لەبەر ئەوە ئێمە بە دوواداچوون بۆ هەموو ئەو خەڵکە دەکەین کەەوە ژمارەیان 4,700 شتێکە کاتی خۆی 4,000 بوو ئێستا هەندێکیان لامان بردوون بۆی کە دەرکەوتووە ئەمانە لە شوێنی ترسوودمەندن یاخود مەرجەکان نایانگرێتەوە ئێستا ئێمە بە دوواداچوون بۆ ئەمانە دەکەین کەەوە هەرموو ئەو خەڵکێکە ئەگەر هاتوو سیستەم و یاساکە نەیگرێتەوە یاخود ڕێنماییەکان نەگرێتەوە کە ئێمە دامان بەزاندونە نیانگرێتەوە موچەکانیان بەبێت دوودڵی دەبڕدرێت ئەگەر چیت سوودمەندش بێ لە چاودێری خێزان تۆ لەوتەی بووی بۆ وەزیر چۆنجا سەردانی زیندانەکانی چاکسازی گەورانە کردو لە شارێک جیاوازەکانە بەڵێ من سەردانی چاکسازی سلێمانیم کردووە سەردانی چاکسازی هەولێرم کردووە سەردانی چاکسازی دهۆکم کردو بۆ گەوران بۆ سەردانی ژنان و منداڵانی سلێمانی ژنان و منداڵانی هەولێر و ژنان و منداڵانی دهۆکیشم کرد چی تیا بینین
ئەوەی بینیمان بە تایبەتی لە سەرەتا لە سلێمانیا بینیمان لە شوێنێکن کە شوێنەکە گونجاونی بۆ چاکسازیکردن تیادا ئەوە بوو بڕیارماندا وتمان دەبێت لە زووترین کات بگوازرێنەوە شوێنە تازەکە لە سلێمانی گوازراونەوە ئەوی هەولێر بینیمان کە شوێنەکە گونجاو نەبوو ئێستا لەم مانگەدا هەمویان دەگوازینەوە بۆ چاکسازی تازەکە ئەوەی دهۆک شوێنەکەیان گونجاوە بۆ بە سیستەمێکی باش بەڕێوە دەچن لە نزیکەوە متابە ئەمان کردووە بەڵام ئەوەی کە گرفتە من بینیمەوەکو وەزارەت و تێبینیم کردووەکو وەزیر ئەوەیە کە شوێنەکانی ژنان و منداڵان لە هەر سێ پارێزگا گونجاونیە بۆ سیستەمی چاکسازی تێدا بەس ئەوە سەرنجاتیانە طبعا سەرنجیترمان هەیە بۆیە ئێمە دیارترین ئەو سەرنجانەتان چییە جگەلەوە بینیمان کە بەپێی ئەو توێژینەوانەی کە کراون دەربارەیانە خەڵکانێک هەبن هەن کە دوای ئەوەی کە لە زیندانە ئازاد کراون جارێکی تر تاوانیان کردوەوە گەڕێنراونەوە ناو چاکسازیەکان ئەمەشمانە ئەوە دەگەێنێ کە پێویستە سیستەمی چاکسازیکردن لە ناو چاکسازیەکانە بگۆڕدرێ بۆیە ئێمە پرۆتۆکۆڵمان لەگەڵ حکوومەتی سویدی واژوو کردووە کۆمەڵی دەوراتمان داناوە بۆ ئەو خەڵکانێک کە سەرپەرشتیارن و بەڕێوەبەری چاکسازیەکان ئەنجا شوێنەکانیان قسە لەواکرێت کە لە ماوەی ڕابردووە لە یەکێک لە زیندانەکانی چاکسازی گەوران مادەی هۆشبەر بە زیندانەکان گیراوە و ێستا لە ئاسایشیش کەسی بۆ کراوەتەوە تۆ ئاگات لەمە هەیە من ئاگام لەمانە هەیە بۆیە بەڵام لە سەرنجەکان تا باسە نەکرد بەڵێ ئاخر ئەمە چۆنە بە من پێ بڵێم ئێمە بەڕاستی من لەگەڵ بەڕێوەبەری چاکسازیەکان دانیشتوو بۆ پێشم وتو کە دەبێ چاودێریەکی وردی هەموو ئەو فەرمانبەرانێک کە سەرپەرشتیاری ئەم چاکسازیانە بکەن و هەر کەسێ بینرا کەوا دەسەڵاتی خۆی بەکاردێنێ بۆ ئەوەی کەوا حالەتێکی لەم بابەتانە ڕووبدا ڕاستە و خۆ دەبێ بنێردرێ بۆ محکەمەی دادگای لێکۆڵینەوە بۆ ئەوەی خۆشی بەیانی لێکۆڵین و لەسەر بکرێ و من لە نزیکەوە متابای ئەم حالەتە دەکەم و لیژنەی تایبەتیم بۆ ئەمە دروست کردو باشە ئەی هیچ قسەت لەسەر ئەوە نەکردووە کە زیندانیەکان لەسەر ئەو مادەی کە پێی حکوم دراوە جا بکرێنەوە زیندانی هەیە لەسەر کێشەیەکی تر گیراوە بەڵام شۆتە زیندانی چاکسازیەوە لەگەڵ بازرگانێکی مادەی هۆشبەرە زیندانیەکە فێری ئەو کارەکراوە لەگەڵ کەسێکە زیندانیەکە مادەی هۆشبەر بەکارێنێ پێی دەوترێت سیستەمی تەصنیفکردنی زیندانیەکان بە پێی مادەکانیان ئێستا ئێمە کردومانە ئەستا لە هەولێری شەکاتێ دەگوازینەوە هەمویان تەصنیف دەکرێت دەکەس دەخرێنە ژوورەکان و ژوورەکان بە ستاندارێکی دەولی دروست کراون واتە تەصنیفەکە دەگۆڕێت بەو شێوازەی ئێستا نامێنێ کە هەموو خەڵکێک تێکەڵاو بکرێ و ئێمە ڕەخنەیەکی تۆندمان لەوە هەبوو لەسەر ئەم باسە بە تایبەتی تەصنیف نەکردنی زیندانیەکان چونکە ناکرێت کەسێک کە تاوانێکی لە بوارێکە ئەنجام داوە یا کەسێک بەهۆی جونحێکەوە یا واتە کەتنێکەوە گیراوە تێکەڵی بکەی لەگەڵ کەسێک کە بە تاوانێکی گەورە گیراوە چونکە ئەم دوو حالەتە لە یەکتر جیان پێویستە چارەسەرێکی جدی لە مەسەلە بکرێت باشەوەی کە دەیانەوێت بگەڕێنەوە یاخود دەیانەوێت لێرە ماوەی محکومیەتی خۆیان تەواو بکەن خەڵکێکی زۆر داواکاری ئەوە بوو کە بگەڕێتەوە وڵاتی ئێران ئێمە ڕاستەخۆ ئەو داواکاریان نەمان ناردنەوە بۆ نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئەوان لە ڕێخوانەوە وزارەتی دادی عراقی ئەگدار بکەنەوە بۆ پەیوەندی لەگەڵ حکوومەتی ئێرانیەوە بکەن بۆ گەڕانەوەیان بەڵام تا ئێستا جوابەکەی بۆ ئێمە نەهاتوەتەوە دوا بەدوای ئەوە ئێمە نووسراوی دووەممان کرد کە هەم نسخەیەکشماندایە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ ئاگاداری ئەوان کە ئێمە ئەم ئیجراعاتە دەکەین لەبەرەوەی ڕێکەوتنێکی نێوان حکوومەتی عراقی و ئێرانی و لەم هەفتەیەش من لەوانەیە دانیشتێکم بێ لەگەڵ کنسوڵخانەی ئێرانی تایبەت بە مۆزوع ینی وەڵامیان نایەنەوە هیچیان بۆ ناکەن تا ئێستا وەڵام ئێمە بۆ ئێمە نەهاتوتەوە ئێمە پێمان وایە کە دەبێ ئەم ئاڵوگۆڕی ڕاستە و خۆ حکوومەتی ئێرانی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بیکە چونکە ئەو کاتە ئێمە بە ئاسانتر دەتوانین کارەکان ڕاپەڕێن باشە ناوبڕێکی کوردوەرەگرین و پاژەم ناوبڕە درێژە بە گفتوگۆکەمانی خۆشەویستان پاژەم ناوبڕە کورتە گەڕێنەوە لاتان
بەڕێزان جارێکە سڵاوتان لێبێت. کاک محەممەد، تۆ وەکو وەزیری کاروباری کۆمەڵایەتی وەچۆنێت چیە لەسەرەوەی کە دامەزراوەیەکی گرنگ لە دامەزراوەکانی وەزارەتەکەی تۆ لە چەند شارێکی کوردستانە لەلایەن کردی تایبەت لەلایەن کۆمپانیەکانی حیزبەوە هاوکاری کارمەندەکانی بکرێت؟ بۆ ڕێگەت بەمەیاوە حکوومەت ئیشی چییە؟ هەڵبەتە تۆ دەبێ ئاگداری هەندێک شت بیت، بە تایبەتی لە وەزارەتی ئێمە وەزارەتێکی خەدەمیە. وەزارەتی خەدەمیش بە تایبەتی لە سیستەمی سۆشیالە لە هەموو قانونی دەولیە ئەمە یاسایە. کردی تایبەت بە تایبەتی لە هەندێک کۆمپانیا دەبێ هاوکاری سیستەمی سۆشیال بکەن. وەوە لە هەموو دنیا ئەمە ینی حالەتێکی متەبع و جێبەجێکراوە. کردی تایبەت بۆی هەیە هاوکاری وەزارەتی ئێمە بکە، بۆی دامی وەزارەتی ئێمە بکە لە سیستەمی سۆشیالە، بە تایبەتی لە چۆنیەتی دەعامکردنی ئەم سیستەمە. ئێمە کۆمەڵێ ینی پێویستی و حاجەی وەزارەت هەیە دەبێ بکرێ. مەثەڵەن بۆ نمونە لە بواری چاودێری خێزانە، لە بواری دروستکردنی هەیکەل و بینایەت بۆ وەزارەتەکانی ئێمە، لە بواری خانەکانی منداڵان و بەساڵات چوانە، چونکە ئەمانە زروورەتی سیستەمی سۆشیالن کە دەبێت دامیان بکرێت. باشە، بەڵام کۆمپانیایەک با بێ لەما دامتان بکە، بەڵام مانای چییە کۆمپانیایەک بێ ئۆتۆمبیل بۆ پەیمانگای هیوا بۆ نابستان دابین بکە؟ مانای چییە کۆمپانیایەک بێت یارمەتی کارمەندەکانی ماڵی بە ساڵات چوان بە؟ ینی ئایا ئەمە ئەرکی حکومەت نییە بیکە بۆ کۆمپانیای بیکە بە دیعایە بۆ خۆی؟ نه، ئەمە چۆنە ئەم لە بواری دامی سیستەمی سۆشیالە بۆی هەیە بیکە، و ئەمە شتێکی واضح کە بۆ نمونە بە ساڵات چوان من پێم وایە کە ئەم تەڵەبم گەیاندوتە ئەنجومەنی وەزیران و بۆ وەزارەتی داراییش باسمان لێوە کردووە. خەڵکانێک هەن، فەرمانبەرانێک هەن کە لە خانی بە ساڵات چوانن کە خزمەتی ئەم بە ساڵات چوانە دەکەن، لەوانەیە بە پارەیەکی زۆر کەم بێ. بۆیە دەعامکردنی ئەم شوێنە، دەعامکردنی ئەو فەرمانبەرانە لەم شوێنە جگەلەوەی ئەرکێکی وەزارەتەوە ئەرکێکی سیستەمی سۆشیالیشە کە دەبێ هەموو کۆمپانیایەک لە ڕێی وەزارەتی ئێمەوە بێ دامی ئەم شوێنانە بکە، بە تایبەتی لە کاتی ئێستادا کە قەیرانێکی دارایی هەیە. هەرچەندە من خۆم پێم وایە کە قەیرانی داراییژەوە هەرکراوە بە جۆرێک لە تەڕویج بۆ چەند کۆمپانیا خۆی ئەمە نابێت بە شێوازی تەرویجکردن بێ بۆ خۆی، چونکە ئەمە بەپی یاسا بەسەری سەپێنراوە کە دامی دەبێ سیستەمی سۆشیال بکە، و هەر کۆمپانیایەک دامی سیستەمی سۆشیال نەکە. ئەوە وەزارەتی ئێمە مافی ئەوەشی هەیە کە گفتوگۆی لەگەڵ بکە کە هۆکاری بۆ دەستگایانە بۆ ڕێتان ناوە بۆ دەستگایانە هەر چالاکیەکەکە لە پێشۆی ناوی وەزارەتەکەی تۆ بێنە سواسی و کۆمپانیایەکە ئەگەر بە یاسا سەپێنراوە. زان چۆنە ئەمە ینی کەسێک کە بێوێ بۆ تەرویجکردن بە کۆمپانیایەک ئەم کارە بکە، ئەمە قەدەغەیە لە ڕوویەسەوە. من لژنەی تحقیقی لەسەر دروست دەکەم و تۆ بە ئەدل لەبی دەبە من تا لژنەیەکی تحقیقی لەسەر دروست بکەم. ئەدلەکانەوەی لە بەردەستی خۆتانە هەموو بۆتان ئێمە هەر کەسێک گەیشتۆتە وەزارەتەکەی ئێوە. نەخێر، ئەگەر هەر شتێک بگاتە وەزارەتی ئێمە بگاتە دەستە من مخالف وێ لەگەڵ یاسا و ڕێنماییەکانی وەزارەتمان، ڕاستەوخۆ ئێمە لژنەی تحقیقیمان لەسەر دروست کردەوە، ئێستاش چەندی لژنەی تحقیقیمان هەیە، و هەر هاوڵاتیەکەش معلومەی لابێ بەپێی یاسا، معلومەیەکی لابێ کە مخالفەیەکی یاسایی هەیە، جیهاتی معنی واتە شوێنی دیارکراو ئەگدار نکاتەوە، ئەوە دەکاتە تەسەتورکردن لەسەر تاوان. بۆیە ئێوە بۆتان هەیە ئەگداری ئێمە بکەنەوە کە بینیتان تەرویجە بۆ مەبەستی شخصی ئەو کاتە ئێمە ئیجرئاتی یاسایی. باسی زیندانیەکانمان کرد، زۆر بە کورتی ئەگەر وەڵامم بیتەوە. بەشێک لە زیندانیانی چاکسازی گەوران لە سلێمانی قسە لەسەرەوەکەن کە گوایە لەلایەن بەڕێوەبەرەکانەوە ئازادراون. تاقیقە لەوا کردووە؟ وایە؟ تا ئێستا لژنەی تحقیقی بۆم نی نەگەڕاندوێتەوە کە ئایا لە ئازاردراون یاخودنە، بەڵام کاتێکە ئەم هەواڵە بە من گەیشت ڕاستەوخۆ من لژنەیەکی تحقیقیم پێکەنەوە و ئێستاش بە دووادا چوون دەکەن. ینی هیچ ئەنجامێکە دەست نەکەوت؟ ئەنجامم دەداتێ، چکە زۆر لژنەی تحقیقیمان دروست کردو ئەنجامیان داوە بم. باشە. ساڵی 2013 لەلایەن پەرلەمانی کوردستانەوە 5 ملیار دینار بۆ کەم ئەندامان
تەرخان کرا و پەسەند کرا و ڕێررا کە سەرف کرێ بەڵام نە 5 فلسی بۆ کارمەندامان سەرف کرا نە پارەکە شارە نووسی دیارە ئەم 5 ملیارە ئێمە من کاتێکە لە 23 وەکو وەزیر دەست بەکار بووم ڕاستەوخۆ چوومە سەر جێبەجێکردنی یاسای کەمەندەمان بە تایبەتی لە بواری زیادکردنی موچە چونکە بە پێی یاسا دەبێت کەمەندان موچەکەی زیاد بکرێت بەڵام بۆ تەنفیز نەکراوە بە دوواداچوونم بۆ کرد ئەوەی من ئەو کات پێگەیشتم ئەوە بوو کە بڕەپارەیەک تەرخان کراوە کاتی خۆی بەڵام تەمویلی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی نەکراوە بۆیە من نووسراوێکم ڕاستەخۆ بە وەزارەتی دارایی کردو و داوای ئەوەم کرد کە مەسیری ئەم 5 ملیار دینارە بۆ من دیار بکە کە لەکوێیە و لە چی سەرف کراوە بۆچی چووە دوا بەدوای ئەوە بۆم دەرکەوت کە لە مانجی 12 ساڵی 2012 لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی نووسراوێک ئاراستەی ئەنجومەنی وەزیران کراوە و ئەنجومەنی وەزیرانش 3 ڕۆژ دوای ئەم نووسراوەکان ئاراستەی وەزارەتی دارایی کردووە کە بڕی 5 ملیار تەرخان بکرێت بۆ کەم ئەندامان زیادە موچی کەم ئەندامان وەزارەتی دارایی لە 27 2013 فەرمانی ئەویان دەرکردووە کە بڕی 5 ملیار دینار وەکو منافعی ئیجتیماعی بۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی تەرخان کراوە بۆ لە هەر ژمارە 4642 پارەکان خسۆتە حسابی وەزارەتەکەی تۆ بەڵێ بۆ تاو دەکەم ئەم بڕەپارەیە بەو فەرمانە خراوەتە سەر میزانی وەزارەتی ئێمە لە میزانیشە زیاد کراوە کاتێ من بە دوواداچوونم بۆ ئەمە کرد سەیرم کرد کە بەپێی ئەو دەرەنجامانەی کە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەدەست منەوە گەیشتن ئەوە بوو کە ئەم بڕەپارەیە تەمویل نەکراوە واتە ڕاستە لە میزانی دانراوە بەڵام نەخراوەتە پارەی فعلی نەخراوەتە سەر حسابی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی تاوەزیر فەرمانی پێدەر بکە من بەوەنەوە ئەستام لژنەیەکی بە دوواداچوونم بۆ ئەمە پێکهێنا و لژنەکە ئێستا زۆر شوێنی کردووە دواترش خۆم بە فەرمی بۆ بە دوواداچوونی ئەم بڕەپارەیە و هەندێک کاری تریش سەردانی وەزارەتی داراییم کردو و کە لە ڕۆژی پێشەمەی ڕابردوو بوو و وەزیری دارایی بەڵێنی ئەوەی پێدام کە تەواوی زانیاریەکانم پێبدا ئێستا من چاوەڕێی زانیاریەکانی ئەوم چونکە من دووشتم ئەوەی مەطلوبە بۆ من ئەوەیە کە بزانم لە ساڵی 2013 چەند پارە هاتۆتە سەر ئەم وەزارەتە و چەندی سەرف کراوە و لە چیش خرج کراوە و لە 2014 بڕەپارەی ئەم وەزارەتە چەند بۆ و لە چی خرج کراوە تاوەکو مەسیری ئەم 5 ملیارە دیار بکەم و دواتر لە پرس کۆنفرانسەکە ڕای دەگەین باشە بەڵام ئەو فەرمانی کە خۆ باسێکێکە لە 27 2013 بە ژمارە 4642 دەرچووە فەرمانی وەزارەتی داراییە بۆی کە ئەم پارەیە خراوەتە سەر حسابی سەر میزانیە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی تۆ دووشت وەزارەتی دارایی چۆن بڕیارێ دەرەکاکە ئەو پارێت تحویلکا بۆ میزانی و دوایش لە 2013 ئەو بڕەپارە هەبووە بەڵام ئەم بڕەپارەیە بۆ نەهاتۆتە سەر ینی وەکو تەمویل ینی وەکو سیولە بۆ نەهاتۆتە سەر ئەم وەزارەتی ئێمە بۆ سەرف نەکراوە من ئێستا بە دوواداچوونی بۆ ئەمە دەکەم چونکە هەموو بڕەپارەیەک لە ڕووی ینی ژمێریاریەوە ئەوەیە کە یەکەم دەبێت تەرخان بکرێت فەرمانی پێ دەربچێ بێتە سەر میزانیا دواتر دەبێت تەمویل بکرێت دواتر دەبێت خەرج بکرێت بزانین ئەم بڕەپارەیە لەکوێ وەستاوە و بۆ کوێ چووە من دواتر لە پرس کۆنفرانسێک شەڕای دەگەم ئێستا دڵنیانیت لەوەی کامە وەکو سویلاتۆ حسابەکەی ئێوە ئەوەی پێم وتی ئەوەی بە من گەیشتو ئەمەیە کە وەکو سیولە نەهات لەکوێ پێ گەیشتۆ لە وەزارەتی داراییەوە بەشی ژمێریاری وەزارەتەکەی لە بەشی ژمێریاری وەزارەتەکەی خۆم پێم گەیشتەوە لەگەڵ بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەت کاتی خۆی قسە و گفتوگۆم کردو کە ئەم بەو شێوە باسی لێەوە کردو بەڵام ئێستاش ئێمە بە دوواداچوونەکە تەواو نەبووە لە تەوری بە دوواداچوونی و دواتر شڵای دەگەین ئێستا ڕێکخراوی هیوای کەمەندامان کەمپینێکیان پێکهێناوە بۆی کە ئەمزا کۆ بکەنەوەوانێ و داوایەکی یاسایی لە دژی ئەوانە تۆمار بکەن کە تۆمەتبارن بە دیارنامانیان 5 ملیارە تۆ پشگیریانەکەی ئیمزایەکەی لەگەڵیانە وەکو بەدڵنیاییەوە من پشگیری هەموو کارێک دەکەم کەوا بە تایبەتی شەفافیت دابین بکە بە تایبەتی گرنگی هەبێ بۆ بەرژەوەندی گشتی و پێم وایە چاکسازیکردن مەطلبێکی جەماوەریە
و هەموو کەسێک دەبێت پاڵپشتی بکە و هەموو کەسێک دەبێت دامی ئێمە بکە لەوەی کە بتوانین بگەینە تەواوی ڕاستیەکان. باشە. 3 ساڵ پێش ئێستا بڕیار بوو کە موشێکەمان دامان لە 150,000 بکرێت بە 250,000. 3 ساڵە چاوەڕێی. طبعا ئێستا موچەی کە ئەندامان بە یاسا 150,000 و کاتێکم ئەندامێک ئەگەر هاتوو فەرمانبەر بێ 100,000 پێ دەدەن و ئەگەر فەرمانبەر نەبێ هیچ پیشەیەکی نەبێ 150,000 پێ دەدەن و بڕی ینی کەم ئەندامیەکەی ئەو ڕێژەی کەم ئەندامیەکەی کاریگەری دەبێت لەسەر زیادبوونی بڕەپارەکەی تا 250,000-260,000 دەڕوە. بەڵام ئەو بەشەی دووەمی جێبەجێ نەکراوە تەنها بەشی یەکەمی جێکراوە کە 150,000. ئەگەر دەتەوێت من لەوە ڕای خۆم بدەم ئەوەیە کە طبعا 150,000 کە بە یاسا دانراوە تۆ هەتا یاساکە هەموار دەکەیتەوە ناتوانانی بیگۆڕی. بەڵام ئێستا من بدووەدە هەوڵی ئەوە دەدەین کە ئەم یاسایە لەو بوارەوە جێبەجێ بکرێ بەهۆی قەیرانی داراییەوە کێشەیەکمان بۆ دروستووە کە جێبەجێ نەکراوە. بەڵام بۆچوونی من لەو بوارەوە ینی ئەو یاسایە پێویستی بە هەموارکردنەوەیە بۆ کە مندامێک ناتوانێت کە بە 150,000 ینی بژێوی ژیانی خۆی دابین بکە جگەلەوەی کە لەوانەیە خێزانێکشی لەسەرشان بێ و بەشێکی خەڵکی لەسەرشان بێ. بە بۆچوونی من دەبێت ئێمە ئەم سیستەمە بکەین بە سیستەمێکی سوسیال کە تەواوی مافەکانی کە مندامان بپارێزێ و تەواوی مافەکانی خاوەن پێداویستیە تایبەتیەکان بپارێزێ و لە چوارچێوەی سیستەمێکی سوسیالە مامەڵە بکەین چونکە خەڵکانێکان پێویستیان بەوەیە کە تۆ دامێکی مالی باشیان بکەیت تاوەکو تەهیل ببنەوە تاوەکو بتوانن پیشەیەک بۆ خۆیان دۆستنەوە تاوەکو بتوانن بەیانی لە بواری هەژاری ڕزگاریان ببێ. بەم سیستەمەی ئێستا کە هەیە بە بڕی 150,000 دینار بژێوی ژیانێک دابین نابێ ئەنجا تەهیلی ئەم کەم ئەندامانە نابێت بەم بڕەپارەیە لەبەرەوە یاساکە پێویستی بە هەموارکردنەوە. بەڵام یعنی تۆ لە کاتێکا کە باسی ئەماکەی تۆ خۆت وەزیری کاروباری کۆمەڵایەتیت ئەی ئیشی تۆ نییە فشار بکەی بۆی یاساکان بۆ هەموار بکرێتەوە موچیان بە زیابکەی هەڵبەتە کردومە چۆن نەم کردو. من لەگەڵ بەنکی دەولیا ڕێکەوتم و ئێستا لەگەڵ وزارەتی پلانە وزارەتی ئێمە وزارەتی پلان و وزارەتی دارایی لەگەڵ بەنکی نێودەوڵەتیە لیژنەیەکمان پێکهێناوە پرۆژەیەکی سیستەمی سوسیالمان بۆ ئامادە دەکەن کە چەندین هەنگاویشیان بڕیوە و پرۆپۆزەڵەکەیان خستۆتە بەردەستی خۆمەوە و ئێستا ئێمە دانیشتنی تەواو دەکەین لەسەر ئەوە چونکە بەو شێوازەی ئێستا من پێم وایە ناتوانین خزمەتێکی تەواوی کۆمەڵگا بکەین پێویستە گۆڕانکاری بکەین لە سیستەم و یاساکانە و ئێستا هەموارکردنەوەی یاساکەمان لە بەردەستە و ئێمە بۆ چون و تەسەوراتی خۆشمان گەیاندوو بە شوێنی دیارکراوە لە پەرلەمانی کوردستانیش بە هەمان شێوە پرۆژە یاسایەک هەیە. تا چۆن بەڕێوەبەرە گشتیەکانی وەزارەتەکەی تۆ لە شارە جیاوازەکانی هەرێمە لەژێر ڕکێفی وەزارەتەکەی تۆیان ینی ئەمەوە ڕاشقاوانە پێت بڵێم تا چۆن بە پێی فەرمان و ڕێنمایەکانی تۆ کارەکەن و تەسیری حیزبیان بەسەرەوە نیە. من دەبێتەوە بڵێم کە لە سەرەتای دەست بەکاربوونمە بە تەنیا لەگەڵ سەرۆکی حکوومەتە دانیشتوم و ئەو بەڵێنی ئەوەی پێداوم هەر بەڕێوەبەرێک بەڕێوەبەری گشتی بێ یا هەر بەڕێوەبەرێک بێ لە هەر شوێنێک بێ پابەند نەبێ بە فەرمانی وەزارەت و کار نەکا بەپی ئەو سیستەمەی کە من وەکو وەزیر دایدەنێم ئەوە من بیگۆڕم و ئەوش بەڵێن ئەوەی پێداومە کە بۆم بگۆڕێت و من دوای ئەوە لەگەڵ بەڕێوەبەر گشتیەکان دانیشتوم و چەمکەم تێگەیاندونەوە و پێشم گەیاندونە لەبەرەوە ئێستا من ئەوەی دەبینم بەڕێوەبەرە گشتیەکان پابندن بە فەرمانەکانی وەزارەت و ئێستا بە جددی کار بەو شتانە دەکەن کە لە وەزارەت بۆیان دەچێت. باشە قەرزی بچووک ماوە؟ بەڵێ ئێساژەیەن بە هەوڵەکەن ینی پارەیەوەتان هەیە قەرزەکە بن ئەو بڕە پارەی کە لە قەرزی بچووکە هەیە تەرخان کراوە بۆ پرۆژەکانی قەرزی بچووک و ئەم پارە خولاوە دەسوڕێتەوە. ئێمە تا ئێستاش پرۆژەی قەرزی بچووکمان بەردەوامە و تا ئێستا ژمارەی سوودمەندانی ئەم پرۆژەیە گەشتۆتە 7,213 کەس بەردەوامیش قەرزەکە دەدەین
و هەندێک گرفتمان لە ماوەی ڕابردوو بۆ دروست بۆ ئەوش ئەو بوو کە سیولە لە بانکەکان نەبوو بەڵام کاتە سیولە بوو ئیتر پرۆژەکان جێبەجێ کراون و ئەو خەڵکانش کە دێ هەموو کەس بۆ هەیە سوودمەند بێ لە قەرزی زۆر باشە ئەگەر زۆر بە کورتی بەڵامم بێتەوە کاتم زۆر کەمماوە ئەمە هەندێک کۆمنتی هاوڵاتیانیش بۆ بکەمەوە لە 2013 ژمارەیەک لە ئەندامانی ڕێکخراوی کەمەندامان لە بەردەم ئەنجومەنی وەزیران سەعات 4:18 لە هیسە لەبیانی فڕێنرا کاتەکان مانیان گرت بوو لێ کە ژمارەیان 13 کەس بوو دواتر ڕێکخراوەکە سکاڵای یاساییان تۆمار کرد تۆش پێشتر لە حیزبێکی ئۆپۆزیسیۆن بوویت هیچ بە دوواداچوونە بۆ کەیسی ئەوان کردووە هیچ پاڵپشتی لەو سکاڵایانەکەی کە تۆماریان کردووە طبعا لە ڕووی یاساییەوە تۆ دووشت هەیە یەکەمیان ئەوەیە المدعی بحق الشخصی یعنی ئەمە لە ڕووی یاساییەوە کەس ناتوانێت من ناتوانم لە جیاتی تۆ سکاڵا تۆمار بکەم تەنها مەگەر وەکو پارێزەرێک پارێزەریش وازحە بە پێی یاسا دیارکراوەکان تۆمار کردووە پشگیریانەکەیت من پشگیریانەکەمەوە خۆشیان ئەگەر من ڕێکخراوەکانی کەم ئەندامان بێنە لای من و هەر پاڵپشتێکیان لە وەزارەتی ئێمە بێ داواکاری ئەوان یاسایی بێ من پاڵپشتیان دەکەم بەجددیشەوە زۆر باشە بڕیار بوو کە لە پرۆسەی دامەزراندنە لە 5 بۆ کەمەندامان بێت کەمەندامان و خاوەن پێدەویستی تایبەت بێت ئەم ڕێژەیە تەنها لە وەزارەتەکەی خۆت جێبەجێکرا کە لەو ڕێژەیە زۆر کەمترا دامەزرانەوە بۆ بە دۆداچوون ناکەی بۆی کە ئەو بڕیارە پەسەند بکرێت لە 5 لە هەموو فەرمانگەکانەدا بمەزرێت من بە دووەداچوونم کردووە چۆن بە دووەداچوونم نەکردووە لە هەر شوێنێکە کەم ئەندام هەبێ کەم ئەندام ئەولویەتی پێدراوە بەڵام بە مەرجێک کە پیشەکە لەگەڵ خۆی بگونجێ واتە دەبێت ئەو پیشێکە داوای دەکا لەگەڵ خۆی بگونجێ ناکرێت تۆ لە شوێنێکی دانەی کە لەگەڵ ئەو نەکونجێ ئەمە یەک دوو ئەم دامەزرانانی ئێستا بە تایبەتی لە وەزارەتی پەروەردە من بە فەرمی سەردانی وەزارەتی پەروەردەم کردو بۆ ئەم ڕێژەیە کە دەبێت ڕەچاوی کەمەندامان بکرێ و وتومە وەزارەتی پەروەردەش بەڵێنیان بە مندا کە ئەوان ڕەچاوی ڕێژی کەمەندامان بکەن لەو شوێنانی کە مامۆستایان دەوێت ئەگەر هاتوو کەمەندامێک هەبوو لەگەڵ خۆی گونجاو بێ ئەوە کەمەندامەکە دابنێن و بە کەم ئەندامانە شموتووە و ڕاشم گەیاندووە لە ڕاگەیاندنەکانە هەر کەم ئەندامێک ئەم برگە یاسایی دەرحەق بە ئەو جێبەجێ نەکرا بۆی هەیە سکاڵا تۆمارکە و ئێمەش پاڵپشتی دەکەین و ئەگەر بێت و داواکاریش بداتە وەزارەتی ئێمە ڕاستەخۆی ئەمە ئەوە داواکاری دەگەینە ئەو وەزارەتی معنیە بەشتا لەگەڵ وەزارەتی شارەوانی شەمان ئەم بابەتەمان باس کرد زۆر باشە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نەزیر شەهاب کۆمنتێکی نووسیوە ئەڵێ ئایا وەزیر بە 150,000 ڕازیە ئەگەر 2 مانگ جارێکیش بێت ئەوش بات بە کرێکارەبە نەخیر ئەمان پێم وایە بڕەمەکەمەندامان و من لەگەڵ وەزارەتی داراییش قسەم کردووە کە ئەوان هەموو مانگێک لەگەر فەرمانبەران بڕەپارەی کەمەندامان بدەن بەڵام ئەو توێتی ئێمە ناتوانین لە قۆناغی ئێستا بە 2 مانگ جارێک دەتوانین و هەر کاتێ توانیمان ئەمە دەکەین و من داکۆچی دەکەم لەسەرەوەی کە یاساکە ئەگەر هاتو قەیرانی دارایی نەبە لە هەرێمی کوردستان دەبایە تەنفیز بکرێ و جێبەجێ بکرێ و بە دوواداچوونیشمان بۆ ئەو کردو زۆر باشە حەسەن وەرتی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمنتێکی نووسیواڵێ وەزیری پێشووی کاروباری کۆمەڵایەتی بە قسەی چەند کەسێکی حزبەکەی دوای بەرگرتنی تەنها یەک موچە ناوی کۆمەڵێک خەڵکی هەژاریان ڕەش کردووە لە ناحیەی وەرتێ تەنها لەبەرەوەی سەر بە پارتی دیموکراتی کوردستان بوون ئەگەر دووبارە معاملە بکەنەوە موچیان پێدەدە ئەگەر مەرجەکانیان بگرێتەوە بەڵێ چونکە من ڕەچاوی باری حزبی ناکەم و پێم وایە دەبێ هەموو خەڵکی کوردستان سوودمەند بێ و هەموو خەڵکی کوردستان بەبێ جیاکاری لە چوارچێوەی وەزارەتی ئێمە ئەگەر بێت و مەرج و ڕێنمایی و یاساکان بیانگرێتەوە بەبێ ڕەچاوکردنی باری حزبی ئێمە ناونووسیان دەکەین لە هەر شوێنێک بێ و لە هەر شوێنێک بە ڕێزێکی تر بە ناوی عەلی دێگەڵی کۆمنتێکی نووسیوە ئەڵێ خەڵکێکی زۆر چاوەڕێی لێبوردنی گشتین چی زانیاری تەیە لەو بارەیەوە هەڵبەتە لێبوردنی گشتی لە دەسەڵاتی وەزارەتی ئێمە نیە لێبوردنی گشتی دەبێ بە یاسا دابنرێ و لە دەسەڵاتی پەرلەمانە من ئاگاداری ئەو بووم کە پرۆژەیەکی لێبوردنی گشتی لە پەرلەمانە باس و خاصی بوو و لەگەڵ سەرۆکی هەرێمە باسی لێوەکرا کاتێک کە سەرۆکی هەرێم سەردانی پەرلەمانی کرد و ئەویش بەڵێنی ئەوی پێدان کە بە دوواداچوون بۆ ئەمە دەکا و ئەوان بۆیان هەیە پرۆژە یاسایەک پێشکەش بکەن تاوەکو لێبوردنی گشتی ببێ بەڵام ئەمە لە چوارچێوەی دەسەڵاتی وەزارەتی ئێمە نییە
لێبوردنی گشتی ئێمە لە چاکسازیەکان تەنها کاری چاکسازی دەکەین لێبوردنی گشتی و لێبوردنی تایبەت لە دەسەڵاتی سەرۆکی لێبوردنی گشتی لە دەسەڵاتی یاسای پەرلەمانە و لێبوردنی تایبەتیش لە دەسەڵاتی سەرۆکی زۆر باشە کاتم زۆر کەم ماوەگەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە سەرباز سوورچیاڵێ ئەمە چارەسەر نییە بۆ بندیوارەکان ئەگەڕێنەوە سەر دەوام و خۆشترین دەوام و خۆشترین شوێنیان پێ دەدرێت ئەمە ئەبێتە خەم و خەفەت بۆوانەی کە بەباشی داوامی خۆیان کردووە تۆ چێڵیت من پێم وایە من کەسێکی یاسایم پێم وایە دەبێت یاسا بێحەذافیری هاجێ بەجێ بکرێ دەرحەق بە هەر کەسێکە هەیە لەبەرەوە بەپێی یاسا ئەو کەسانێک کە بندیوارن بە تایبەتی کە ناوی بندیواریان لێنراوە دەبێ مامەڵەیەکی یاساییان لەگەڵ بکرێ و داواکاری گشتی مافی ئەوەی هەیە کە چونکە ئەمە بە هەدەردانی ئەموالی عامەیە بۆی هەیە داوا بنووسێ هەم لەسەر شخصەکە و هەم لەسەر ئەو کەسێکەوە هاندەر بوو و ڕێخۆشکرد بۆ بندیوار زۆر باشە ژمارەیەک لە نابینایان ئەوانەی کە خوێندنیان تەواو کردووە ئێستا گرفتی ئەویان بۆ دروست بکە ناو نیشانەکانیان بۆ ناگۆڕن ماچیت کردووە بۆ ئەوان بۆ بۆیان ناگۆڕن نانوشان لەوانەیە ئەوان لە وەزارەتێک بن وەزارەتی ئەو خافن هەڵبەتە ئەگەر ئەمانە خۆیان بە تایبەتی چونکە چۆنە ڕێنماییەکانی خوێندنی باڵا و ڕێنماییەکانی وەزارەتی دارایی وان کە دەبێت هەر کەسێ کە ناونیشانی دەگۆڕێ لە چوارچێوەی بوارێک بێ لە بواری وەزارەتەکەی خۆی لەوانەیە ئەم شاهادەکەی لە بوارێک بێ لە بواری وەزارەتی ئەو قاف نەبێ بۆیان نەکردێ بەڵام ئەگەر بێت و لە بوارێک بێت لە بواری وەزارەتەکەی خۆی بێ و بۆشی نەگۆڕن ئەو مافی هەیە بچێتە محکەمەی ئیداری و داوا بنووسێ و هەر کەسێک لە وەزارەتی ئێمە بێ لە چوارچێوەی ئەو بوارەکانی وەزارەتی ئێمە شادە هێنابێ من بۆم گۆڕیوە و ئەو کەسەش ئەگەر بێتە لای من بۆی دەگۆڕی باشە دوو پرسیاری زۆر کورتە لێگەمانی زۆر بە کورتی وەڵام بێتەوە قسە لە سەرەواکرێت کە چەند کەسێک لەوانەی کە قوربانی بوون لە سووتانی بارەگاکانی یەکگرتووی ئیسلامی لە بادینان سە وەزارەتەکەی تۆ خانەنشین کراون و موچە وەرەگرن ڕۆژ بە بندیوار حساب ناکرێت لە وەزارەتەکەی تۆە هەڵبەتە خانەنشینی لەسەر وەزارەتی مە نامێنێ کاتێک کە خانەنشین کرا بە ناوی وەزارەتەکەی تۆ دەچێتە وەزارەتێکی ترەوە جارێ خاڵێک با باز بکەین باس لە ئینتقام نییە ینی ئەمە من ئەرکێکی وەزیفی وەکو وەزیر ئەنجام دەدەم و هەر کەسێک لە هەر شوێنێک بێ کارێکی کردبێ و کارێک بکە کە مخالف بێ لەگەڵ یاسا ڕێنماییەکانی وەزارەتەکەی کە من ئێستا بەرپرسیارم لە جێبەجێکردنی یاساکانی ئەوە من بەپی یاسا مامەڵ بەڵام کاتێ ئەمە خانەنشین دەکرێت لەوانەیە سەدان خەڵک هەیە لە وەزارەتی ئێمە بوو بەڵام کە خانەنشین کرا لەسەر وەزارەتی ئێمە دەگوازرێتەوە دەچێتە سەر وەزارەتی دارایی باشە لەبەر ئەوە لەوێ بەڵام لەوانەیە کە ئەوانە خانەنشین کراوە قسەکە لەسەرەوەی کە بەشێک لەوانەی خانەنشین کراوە نێشتا لە خوێندنان خۆی لە کوردستانە کۆمەڵی گرفتی گەورە هەیە بە تایبەتی من لەوانەیە پێم وابێ کە لەوانەیە قوتابی بێ و تا ئێستا بەردەوام بێ لە خوێندن کەچی کراوە بە فەرمانبەر ئەمە یعنی تێکدانی سیستەمی تەدەروجی وەزیفیە کاتێک کە کۆلیش تەواو کە ڕاستەخۆ پلەیەکی وەزیفی گەورە وەردەگرێت کە ئەمە لە کاتێکە بە هەڵەدا چوو من پێم وایە بۆ دیعایە و حملەی ئینتیخابی و چێبەرچی سیاسی کۆمەڵی تەجاوزات لەسەر یاسایی فەرمانبەران کرا ئەوە شەرت جاوز بۆ لەسەر یاسا کراوە ئەو ئێوە کامە ئەوانەی کە لە خوێندن هەبێ و لە وەزارەتی بەڵێ ئەمە دەکاتە تەجاوز لەسەر یاسا و پارێزگاریکردن لەسەر یاسا و ئەو کەسێک کە دەیەوێ یاسا تەنفیز بوێ ئەوە داواکاری گشتیە بۆیە دەبێت داواکاری گشتی بەدوای ئەم شتانەدا بکەڕێت زۆر باشە قسە لەسەر ئەوە کراکە لە سەرەتای دامەزراندنی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا تۆ دەستنیشان کرابوویت بۆی ببی بە وەزیری دەوڵەت بۆ هەماهەنگی نێوان حکوومەت و پەرلەمان بەڵام نێچیرفان بارزانی تۆی ڕەت کردەوە بۆ بەڵێ وابوو من دەستنیشان کرابووم کە وەزیری نێوان حکوومەت و پەرلەمان بم بەڵام کاتێک کە ناوەکان پێشکەش بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کرابوو ئەو هەواڵەی بە من گەیشتۆ ئەوەیە کە من ڕەفز کراومەوە لەم پۆستە طبعا سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە ڕادەسپێردرێ بۆی کەەوە کابینە تەشکیل بکە مافی خۆیەتی کە تێبینی لەسەر هەر کەسێک هەبێ و بۆ چوونی لەسەر هەر کەسێک هەبێ
ئەو مافە من پێ دەدەم کە ئەو مافەی هەیە لەسەر تۆ چی بوو ڕەتی من ناسانم بەڵام پێم وایە باش منی نەناسیبێ ئەو کات بە تایبەتی کە لە یەکەم سەردانم بۆ ئەوی کاپچین سوێن بخۆین پرسیاری ئەوەی لە ئەو وەزیرێک کە لەگەڵم بوو کرد کە لە هاودیان هاتۆتە ئێرە تەمان هەڵبەتە هاودیان 115 کیلۆمەتر لێرە دوورە کەواتە بۆم دەرکەوت بە تەواوی شارەزای لەسەر من نەبوو تۆ نەناسیوە وەکو پێویست ئەیساواناسێ پێم وایە نیسا هاوکاری تەکات لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەڵێنی ئەوی پێداوم کە هاوکاری هەموو شتێکم بکەم ئەخە بەڵێن جیاواز و کردەوە جیاوازە تۆ چەمانێکی زۆرە وەزیریت ئەبێ دەرکەوت هاوکارتەیان هاوکارە نییە بەڵێ هاوکارمە و دەیەوێت کارەکانی وەزارەت بە تایبەتی لە بواری چاکسازیکردنە باش بڕۆ باشە زۆر سپاسەکەم بۆ ئامادەبوون لە ستۆدیۆ بەڕاشکاوی محەممەد هاودیانی وەزیری کاروباری کۆمەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس بۆ تۆ خۆشەویستان سپاس بۆ ئێوەی بەڕێزیش کە تا ئێستا بینەرمان بوون تا هەفتەی ئایندە و بەڕاشکاویەکی تر هەموو لایەکتان نەخۆشییا بن.